روسی پارێزگاکە دەستی لە پۆستەکەی کێشایەوە. تەحسین کەریم چەندین گەندەڵی و دەستێوەردانی حیزبی لە کەرتی تەندروستی هەڵەبجە ئاشکرا دەکات و ڕای دەگەنێت وەک بەرپرسێکی تەندروستی ئاگاداری بواری دارایی و دانانی دکتۆر نەبووە لە سنوورەکەدا و وتی شووی دەستێوەردان لە بەڕێوەبەرایەتیەکەدا بە ئاشکرابوونی هەیە و ئەو دەسەڵاتانەشی کە پێی دراوە کاری پێ نەکراوە. پێشتریش گەندەڵی و زۆری گرفتەکانی نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە بەڕێوەبەرەکەی ناچار بە دەستدەکار کێشانەوە کرد. نەمانی پلەبەندی و وابەستەبوون لە کارەیداریەکان لە کەتی تەندروستیوە بۆ 2 ساڵە لە 12/12/2013 من دەست بەکار بووم. ڕۆژ لە دوای ڕۆژ بڕیە و داهاتە خراپ ئەبێت، ئەو داراییە خراپتر ئەبێت کەوای کردووە ئێمە هەتا سنوورێک دەتوانین بە قسەی خۆش فشار لەسەر کارمەند بکەین. تا ئێستا من نە داوەتێکی ڕسمیم بۆ کراوە، نە بانگهێش کراوم، نە لە هیچ کۆبوونەوەیکی وەزارەتە، نە ئاگام لە بواری داراییە، نە ئاگام لە بواری دابشکردنی دکتۆرە، نە ئاگام لە بواری دابشکردنی کارمەندە، نە ئاگام لە هیچ بوارێتێکی لە هیچ کۆبوونێکی وەزارەتە من بەشداریم پێ نەکراوە. بەڵێن درا لە ناو پارێزگای هەڵەبجە بێنە هەڵەبجە، بڕیار بوو 4 دکتۆری هەناوی، ئێستا 2 دکتۆریان گەڕێنراونەتەوە بۆ شوێنەکانی تر. هیچ دەنگۆیەک نییە لەسەرەوەی کە من لە پۆستێکا لا ببرێم، هیچ شتێکی ڕسمی نییە لە هیچ شوێنێک. من ئەوەی کە کردومە لەژێر هیچ فشارێکان نییە و شوێن هیچ کەسێک نەکەوت و مۆباڵی هیچ کەسێک نیم و لەبەر ئەوەی من هاتوومەتە ئێرە بڕیارم بەخوای خۆم داوە و بە هاوکارەکانم لە کارمەندانی تەندروستی داوە کە خزمەتکاریان بم، مافەکانیان دەستەبەر بکەم، بەڵام کە ئەگەر ئەوە کەم پێ نەکرێت دەست دەکار بکێشمەوە باشترە. پۆلیسی هەولێر ڕای دەگەنێت